جەنابەت دەتوانی هەر مۆبایلەکە لە منداڵەکەت وەرگیری جایشە هەر لە ڕەوزە و منداڵ ئێمە پێیانە هەمووی پێیەتی ئایپادێک و ئەنتەرنێتێک و هێڵێک لە هەموو ماڵاندا هەیە کەس نەماوە لێ بە دەربێ بەخۆشتی زۆر چاکی تێدایە بەڵام لە ناوبەرێکی عەجیبیشە منداڵەکەت بە ئەوە نمونەی بۆ بێنەوە بڵێ ڕۆڵە گیان خەتەکە بکەوە یوتیوبەکەت بکەوە داوای قورئان بکە بڵێ مامۆستا سەنگەر چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لە مزگەوتی ڕێگای بەهەشت خوێندوێتی بۆ دێنێتە پێشەوە تۆ داوای چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزت کردووە ئەزانی دوای ئەو ئاەتە لە یوتیوبەکەدا چەند قورئان خوێنت بۆ دێ یەکسەر عەبدولباسط دێ من شاوی دێ قورئان لە دوی قورئان بە دوویا دێیان نا وایان نە بەڕێزان یەکسەر هەموو لاپەڕەکە دەبێتە قورئان بۆ خۆی دەیهێنێ بە دوویدا بڵێ وتارێکی ئاینیم دەوێ وتاری مامۆستایەکی ئاینیم دەوێ یەک بە دوو یەکە مامۆستای ئاینی دێتە سەر و هەموو دەبێتە وتاری ئاینی ئەی داوای گۆرانیەک بکە بە پێچەوانەوە داوای گۆرانێکی هێمن و لەسەر خۆ بکە وردە و هەرچی گۆرانێ بۆ دێنێت دوای دەکەوێتە شان هەڵتەکاندن و تووزە لە لێدان جار بۆ جار خراپ دەبێت داوایش یەک جار شتێکی خراپ لێدە لە ئەنتەرنێتەکەتا لە یوتیوبەکەتا بزانە بە سلسیلە بۆ دەیاننا بڵێ ڕۆڵی گیان کاری مرۆڤیش ئاوایە یەک جارە چوویتە ناویەوە بە زنجیرە بۆت دێ ڕوو لە خێرکە بە زنجیرە خێر ڕوو تێدەکا ڕوو لە شەڕ و بەڵاکە ڕوو لە خراپە و بێدینیکە بەخوا بە زنجیرە بۆ خۆی دێ بە دوویە ئەمە سروشتی ژیانە جا ئاگادار بە قاچن نەترازێ ڕۆڵە ئاگادار بە سەردەمی فیتنەیە بەڵام بەخوا سەردەمی خێریشە هەمومان دەڵێن ئەنتەرنێت موبایل ئایپاد ئەوانە خراپن بەڵام بەخوا دەتوانی مەدرسەیەکی پێگەیاندنی فێرکردنی ئیسلامی بێ لە ماڵەکەتدا بەدەستی خۆشتە ئەگە ترازاشی عەرزم کردی یەک جار ترازای بەس بزانە بە نمونە نیشانی دەدا خۆت چه خراپەیەک بە زنجیرە دێ بە شوێنیدا